موچەی 11 دەدرێت و 12ش بەغدا لە بری قەرزی داهاتی ناوخۆ هەڵی دەگرێتەوە. هەرێم و بەغدا بەردەوامن لە مشتومڕی نێوانیان لەسەر موچە. حساب و کتابەکانی نێوان هەردوولا پێناچێت هەروە ئاسان دوای بێت. بڕیارە ئەم هەفتەیە لیژنەی تەکنیکیەکەی بەغدا لە هەرێمەوە راپۆرتی کۆتایی خۆی لەسەر خەرجی و داهاتەکان و لیستی موچەی مانگی 12 بباتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق. هەرچی بەغدایە دەڵێت موچەی مانگی 11 ناردوو تەنها موچەی مانگی 12 ماوەتەوە. هەرێمیش دەڵێت نزیکەی 500 ملیار دینار کورتێنان هەیە بۆ موچەی مانگی 11. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار دەبێت تا ڕۆژی سێشەممە و چوارشەممەی ئەم هەفتەیە وەزارەتی دارایی عێراق بڕیار لەسەر هەموو حسابێک لەگەڵ هەرێم بدات، چونکە ڕۆژی چوارشەممە حساباتی دارایی ساڵ دادەخرێت. سەرچاوەیەک لە حکوومەتی هەرێم دەڵێت داوای ناردنی 430 ملیار دینار و موچەی مانگی 12مان کردو و لەم هەفتەیەدا، بەڵام پێناچێت بەغدا بەوە ڕازی بێت. وتیشی ڕەنگە بەغدا بڕەپارەیەکی تر بنێرێت، بەڵام مەستەمە هەموو داواکان جێبەجێ بکات. لە ئەگەری ناردنی بڕەپارەیەک ئەوە بەشێکی داهاتی ناوخۆش بۆ موچە تەرخان دەکرێت و هەرێم نیەتی وایە بەم جۆرە و تا کۆتایی ساڵ موچەی مانگی 11 موچەخۆران دابەش بکات. بەپێی ئەو داواکاریانەی بەغدا هەیەتی موچەی مانگی 12 بەرامبەر بە ڕادەستکردنی داهاتی 5 مانگی ناوخۆ دەنێردرێت. و لە حاڵەتی ڕادەستنەکردنی داهاتی ناوخۆی ئەو چەند مانگە ئەوە وەزارەتی دارایی عێراق بەنیازە موچەی مانگی 12 بخاتە بری داهاتی 5 مانگی ڕادەست نەکراوی داهاتی ناوخۆ. بەم پێش بێت موچەی مانگی 12 دەخرێتە بری قەرزی داهاتی ناوخۆ، چونکە بەغدا حساباتی دارایی ساڵ دادەخات. هەر بۆیە موچەی مانگی 12 ستەمە بدرێت و پێدەچێت موچەی مانگی 11 25 مانگ بۆ ڕۆژەکانی سەرەتای ساڵی داهاتوو دابەش بکرێت.